وەزارەتی دارایی هەرێم بە بەڵگا زوڵم و ستەمی وەزارەتی دارایی فێدراڵ لە دژی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئاشکرا دەکات. وەزارەتی دارایی هەرێم ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە و بە بەڵگە و داتا ڕوونی دەکاتەوە کە چۆن وەزارەتی دارایی فێدراڵ ستەم لە موچەخۆرانی هەرێم دەکات و پارەی پێویست نانێرێت بۆ دابەشکردنی شایستە داراییەکانیان. لە ڕوونکردنەوەیەکدا وەزارەتی دارایی هەرێم ئاماژە بەوە دەکات کە لێکۆڵێنەوەیان لە دینار بە دیناری ئەو بڕەپارەیە کردووە کە لە بەغدا بۆ هەرێمی کوردستان نێردراوە و لە ئەنجامدا بۆیان دەرکەوتووە کە بەغدا بڕی 822 ملیار و 642 ملیۆن و 15,037 دیناری موچەی موچەخۆرانی هەرێمی نەناردووە و ئامادە نییە بینێرێت. لە کەشف حسابەکەی وەزارەتی دارایی ئاماژە بەوە کردووە کە لە تەواوی ساڵی 2024 وەزارەتی دارایی فێدراڵ تەنها بڕی 10 تریلیۆن و 26 ملیار و 883 ملیۆن و 844,549 دیناری وەکو شایستەی دارایی موچەخۆرانی هەرێمی کوردستان ناردووە. لە کاتێکدا بەپێی خشتەی ها لە یاسای بودجەی فێدراڵیدا بۆ ساڵی 2024 کۆی گشتی شایستە داراییەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان بریتیا لە 11 تریلیۆن و 576 ملیار و 521 ملیۆن و 335,000 دینار. لە کەشف حسابەکەی وەزارەتی دارایی هەرێم ئاماژە بەوە کراوە کە وەزارەتی دارایی عێراق بڕی 726 ملیار و 955 ملیۆن و 775,414 دیناری بڕیوە بە بیانووی لێبڕینی خانەنشینی و باجی داهاتی هەرێم. ئەم ڕوونکردنەوەی وەزارەتی دارایی هەرێم دوای ئەوە هات کە وەزارەتی دارایی فێدراڵ لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بەوە کردووە کە ئەوان تەواوی شایستە داراییەکانی موچەخۆرانی هەرێمیان ناردووە و ئامادە نینە چیتر پارە بنێرن. لە بەرامبەریشدا وەزارەتی دارایی هەرێم بە ڕوونکردنەوەکانی بە داتا و ژمارە دەری دەخات کە وەزارەتی دارایی فێدراڵ و حکوومەتی فێدراڵ بە ئاشکرا حەق و مافی موچەخۆرانی هەرێم دەخۆن و ئامادە نین دان بە ڕاستیەکان دابنێن.